ئەزموونی چەند ساڵی ڕابردووی هەرێمی کوردستانە و ڕاستی ڕوونتر پیشاندا مرکزیت بۆ هێشتنەوەی دەسەڵاتەکانی بڕیاردان لە تەنها کەسێکدا سوود بە ئەزموونی حکومڕانی کورد ناگەێنێت وەک چۆن تاک زەمسەریش لە بڕیارداندا ئەوەندەی تر ڕۆتینیات لە دامەزراوەکانی حکوومەتدا زیاد دەکات. لە مرکزیت کە لەو سیستەمانەی کە لە هەر وڵاتێکدا پەیڕەو بکرێت ئیجابیاتێکی زۆری هەیە. لەوانە داهات بۆ سنووری ناوچەکە سەرف دەکرێتەوە، خزمەتگوزاری زیاتر دەکرێت بۆ شەفافێتیش زیاتر دەبێت. بە تایبەتی لە ئێستای هەرێمی کوردستاندا لا مرکزیت پێویستیی هەنووکەیە بۆ خۆڕێبەری پارێزگاکان، بۆ بەرچاوڕوونی و خزمەتگوزاریی باشتر بۆ پارێزگاکان. لە دەورانی گفتوگۆی پێکەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان لا مرکزیەتی وەک بەشێک لە داواکاری بەشداری لە کابینەکە جێگیر کردو لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتیشدا جارێکی تر پشتیوانی لە سیستەمی لا مرکزی دەکات لە هەرێمی کوردستاندا. دیارە قسەکردن لەسەر لا مرکزیت لە هەرێمی کوردستان لەسەر لا مرکزیەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەمێکە لە کاتی گفتوگۆی نێوان یەکێتی و پارتیدا بۆ پێکهێنانی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی دەربارەکراوە بۆ ئەوەی بتوانرێت لا مرکزیت بسەسپێنرێت لە کارنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی شەفافیەتی زیاتر لە داهات شەفافیەتی زیاتر لە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستاندا شۆڕ ببێتەوە خوارەوە و ئەم پێداگریە یەکێتیش وای کرد کە لا مرکزیت لە کابینەی نۆهەمی هەرێمی کوردستاندا بچەسپێنرێەوە. ئێستاش داواکردنی لا مرکزیت بۆتە شتێکی حتمی و هاوڵاتیان داوای دەکەن و ئەحزابی سیاسی و لایەنە سیاسیەکانی دیکەی بەشدار لە حکوومەت یاخود ئەوانەی کە بەشدار نین لە حکوومەت دیسانەوە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە لا مرکزیت بچەسپێنرێ بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانرێت شەفافیەتی زیاتر لە داهاتی ناوخۆیەکاندا لە سامانە سروشتیەکاندا و لە خاڵە گومرگەکاندا زیاتر هاوڵاتیان ئیستفادەی لێ بکەن و شەفافیەتی بەردەوام هەبێت لە جونگە ئەساسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. لا مرکزیت لە بەڕێوەبردننی وڵات هەمووان وەک یەک دەخاتە بەردەم بەرپرسیارەتی. ئەمە جگەلەوەی تەنها کەسێک یان چەند کەسێکی دیاریکرا و بڕیار لە سەرەتا و کۆتایی هەموو شتێک نادەن کە دوجار وڵاتیش بەرەو تاک بڕیاری پەلکێش دەکات. هونە ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.